مامۆستا ئیسماعیل خەیات ناوێکی درەوشاوە لە نێو هونەری شێوەکاری لە چەواوی کوردستانی گەورەیە کە بەداخەوە ساڵی پار کۆچی دوایی کرد بۆ ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیەوە دیدارێکی تایبەت بە دروشمی ڕەنگەکانی خەیات لە تابلۆی ئاشتی و پێکەوە ژیاندا بەڕێواچێت. گفتوگۆکەم لەسەر بیرۆکەی دیدارەکە وەروەها تەواوی پرۆگرامەکانی لە نێو دیدارەکەیە بەڕێواچێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد پەتاح کە بەڕێزیان لە ئێستا ئەندامی لیژنەی دیدارەکەن. مامۆستاگیان زۆر بەخێر بێی سڵاو لەبێت. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ. هەمیشە گفتوگۆکانمان لەسەر کارە هونەریەکانی خۆت بووە. ئەمڕۆ جیاوازتر گفتوگۆکانمان پێکەوە بە ئەنجامەگەینی. مامۆستاگیان باسێک لایەکەمین دیداری خەیات بکەین بە بزانین بیرۆکەکەی چۆن بوو و چۆن کارتان لەسەر کرد و ماوەی چەندێکە کاری لەسەرەکەن بۆی دیدارێکی جوان و هەروە پراوپڕ بە گەورەی مامۆستا ئیسماعیلی خەیات. کۆچی مامۆستا ئیسماعیل خەیات بۆ هەمومان کۆسێکی گەورە بوو بە تایبەت بۆ هونەری شێوەکاری کورد و عێراق و ناوچەکە، چونکە ئیسماعیل خەیات ناوێکی دیار بوو لە ناو ئەو مەحفەلانەیە. بیرۆکەی ئەم کۆبوونەوەیە ئەم دیدارە لەلایەن خوشکی بەڕێزمان خوشکە گەزیزە پاشەوکە پێشنیاری کرد، هەڵبەتە لیژنەیەک تەشکیل کرا و بەڕێزان لە وەزارەتی ڕۆشنبیری هاتن بەهانای کارەکەوە. بەڕێز دکتۆر محسن ئەدیب بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لەگەڵ کاک نیاز نووری لەگەڵ خوشکە شەهێن سابر و سەدگەزیزە و کاکە با بڵێن بەڕێوەبەری شێوەکاری سلێمانی ببوورەکە ناوەکەی بیرچێتەوە. لیژنەیەکمان پێک هێناوە بۆ ئەو کارە. ئێمەمان نەوێت لە ساڵیادی کۆچی مامۆستا ئیسماعیل خەیات هەر ئاوا تێپەڕ نەبێت، چونکە ئەو ناوێکی درەوشاوە بوو لە ئاسمانی هونەری شێوەکاری. بۆیە بەڕاستی کاتێک ئەم تەرحەکرا هەموو بەهانای ئەم فکرەوە هاتن. خۆشبەختانە ئەو لیژنەیە کارەکانی خۆی دەکا. ئەمە کاری یەک ڕۆژ دوو ڕۆژ نییە، ئەمە تەقریبەن 3 مانگ 4 مانگە ئێمە مەشغوڵی بەم کارەوە. چەندین بەرگە ئامادەکراوە. بەیانی دوای نیوەڕۆکەی سەعات 3 سەردانی مەزاری هونەرمەندی کۆچکردومان هەیە کە لێرەوە بانگەشە بۆ هەموو خۆشەویستانە ئەکەین کە ئەگەر چەپکە گوڵیان هەیە و دەیانەوێت لەگەڵمانە بن ئەوە سبەینێ مەراسیمی سەرقەبرانە، بەڵام مەراسیمە سەرەکیەکە ڕۆژی هەینیە لە هۆڵی عەزەتی مستەفا ڕەسوول لە شاری جوان کە ئەویش پێکاتۆ بەڕاستی لە چەندین بەرگە پێشانگایەکی شێوەکاری بۆ هونەرمەند ئەەکەینەوە کە 15 تابلۆی نمایش نەکراو لەوێدا پیشان ئەدرێ. هەڵبەت مامۆستا ئیسماعیل خەیات زۆر بەرهەمی هەیە کەس نەیبینیوە باشە، بەڵام سبەینێ با بڵێن سامپڵێک لەو کارانە دووسبەی سامپڵێک لەو کارانە پیشان ئەدەین لەو شوێنە لە مقەدیمەی هۆڵەکەیە. دواتر چەندین بەرگەمان هەیە کە دوو پانێڵ بەڕێوە ئەچێت، چەندین دکتۆر و ڕەخنەگەر لە پارێزگاکانی عێراق و لە بەسرە لە بەغا لە دیالە لە چەندین شوێنی تر لە کوردستان لە دوهۆک لە هەولێر لە خانەقین میوانمان هەیە بۆ ئەوەی ئامادە ئەبن لەو ڕۆژەدا پانێڵەکان بەڕێوە ئەچێت. ئیعلانکردنی خەڵاتی خەیاتمان هەیە کە بۆ داهاتوو پرانسیپی بۆ دائەنرێت و لیژنەیەکی تایبەتی بۆ دائەنرێت کە ساڵانە بتوانین تەکریمی هونەرمەندێکی شێوەکار بکەین لە بوارە جیاجیاکان لەسەر ئاستی کوردستان. جگەل لەوەی کە وتاری وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە، وتاری سەندیکای هونەرمەندانی کوردستانمان هەیە، بەو ئومێدەی بتوانین بەم دیدارە قەرزێکی بچکۆلەی خۆشەویستی هونەرمەندی گەورە ئیسماعیل خەیات بدەینەوە. دەستخۆش مامۆستا ئاماژەت بە تەواوی بەرگەکان کرد دەستخۆش، بەس ئەمە لە پانێڵەکەی جێگیر بم بزانم پانێڵەکە چۆنە و ئەو گفتوگوانی کە تیا ئەکرێچین و باز لە چێکن و تەوەری سەرەکی چیە بێت لەنێو پانێڵەکانە؟ دوو پانێڵ بەڕێوە ئەچێت. لە پانێڵ یەکەم دکتۆر فاخر محەممەد کە خۆی هونەرمەندی شێوەکار و نووسەر و ناقدە لە مەجالەکەیە و با بڵێن باگراوندێکی گەورەی هەیە و خۆی هاوڕێی هونەرمەندی خوا لێ خۆش بووە.
ئەو لەسەر کارەکانی قسەکات هەڵبەت تەوەرێکی هەڵبژاردووە کە لەسەر بەناونیشانی باڵندەکانی ئیسماعیل خەیات و فەزای ئازادی. دواتر هونەرمەند حامد سەعید کە لە بەسڕێ خاوەن گەلەریە و هونەرمەندێکی دیارە، ئەویش بابەتی هەیە لەسەر هونەرمەند ئیسماعیل خەیات، ئەویش تەوەرێکی هەڵبژاردووە. ئەمجا هونەرمەند و بڵین ڕخنەگر و نووسەر تارەخ کارێزی لە شاری کەرکووکەوە لەسەر چمکێکی تری کارەکانی کاک ئیسماعیل قسەکە. ئەمە کە تەواو بوو هەڵبەتە موداخەلاتوانە تەواو بێت. بڕگەی دووهەم پانیاڵی دووهەم دکتۆر محسن ئەدیب قسەکات لەسەر هونەر و سیاست چۆن تێکەڵ ئەبێت و لە مجتەماعی باوک سالاریدا ڕەت تێکاتەوە بەیەکەوە. هونەرمەند و نووسەر کاک نیاز عوسمان لەسەر ئەزبوونی پیرەر قسەکە، پیرەر چۆن هاتەکایە و چۆن کاری تیاکرا و ئامانج و ئەدافەکانی چۆن بووە. کاکستان عەبدوڵڵاش میوانی پانیێڵەکەمان ئەبێت، ئەویش تێکەڵەیەک لە پیرەر و کارەکانی هونەرمەند لە خانەقین و لە شوێنەکانی تر باس دەکات. بێگومان مامۆستا ئیسماعیل خەیات یەکێک لە نمونە و ڕەمزە هەرە جوانەکانی شێوەکاری کورد کە ناوی درەوشاوە بێت هەموو کاتە لە نێو هونەری شێوەکاری کوردیا. بەسەمە بزانم کە تا چەند گرنگە ئەم هەنگاوە بۆ ساڵانی ئایندا کە هەندێک جار هەیە کە دیدارێک ئەکرێڵن دیدارێکی ئەدەبیە یاخود دیدارەکە هونەریە، بەڵام هەندێک کاتەیە کە ناوی مامۆستایەکی گەورە یاخود کەسایەتێکی گەورەت گوێلێ بێ مامۆستا محەممەد هەستەکەی کە ئیتر هەمیشە هونەر زیندووە، هەمیشە ئەدەبیات زیندووە، هەستەکەی کە ئیتر گرنگە ئەم دیدارانە هەبن و ناوی ئەم هونەرمەندانەش لە پاڵ دیدارەکانە بوونیان هەبێت و ئەوەی کە هەم دیدارەکان سەرکەوتوتر بن و هەم کارەکانی ئەوانیش هەمیشە بە زیندوی بمێننەوە. هەموو میلەتانی دنیا شانازی بە هونەرمەندەکانی وەکات و زۆر جار سیاسیەکان قسە لەسەر هونەرمەندەکان ئەکەن لە دنیاە کە هونەرمەندان لە پێش سیاسیەکانەوەن. باشە ئێمە ئەمانەوێت بەڕاستی وا لە هونەر بکەین، وا لە هونەرمەندان بکەن، ڕێزگرتن لێیان وا لێ بکەین کە لە پێشی پێشەوە بن. باشە هێتلەر بەو فاشستەی خۆیەوە بەڵام نییە هونەری ئەپاراست، تابلۆکانی ئەپاراست. ئێمە ئەبێ تابلۆی هونەرمەندان بپارێزین، ئێمە ئەبێ ڕێز لەوانەی پێش خۆمان بگرین، لەگەڵ گەنجانە قسە ئەەکەین، دەستیان ئەگرین، هاوکاریان ئەەکەین، ئەمبینە پێشەوە، بەڵام ئەبێ زەرب لەوانەی پێش خۆمان نین، ئەبێ ڕێزیان لێ بگرین. بۆیە من لێرەوە داواکارم بەڕاستی ئەگەر بکرێت وەزارەت یان پارێزگای سلێمانی بیر لەوە بکاتەوە ئەو بەرهەمە زۆرانی مامۆستا ئیسماعیل کە بەجێ هێشتووە بۆ داهاتوو لە شوێنێکە جێگیر بێت و خەڵک بتوانێت و مۆزەیەک چێ سەردانی بکات، چکە گوناحە ئەو کارانە ئێستا لە شوێنێکە بمێنێتەوە و قەتیز بێت بەڵام کەس نەتوانە بینێ. یەینەوە سەر بابەتی دیدارەکە، ئەم دیدارە ڕاستە ئێمە پێی هەستاوین، بەڵام احتیمالە بۆ ساڵی داهاتوو کۆمەڵێکی خەڵکی کە ئەو کارە بکات وەلەوە دەرچێکە لە خێزانی خەیات دەرچێت لەوانەیە خەڵکی کە موسساتی کە تەبەنایکە. بۆیە داواکارم لێرەوە ئێمە بتوانین بۆ داهاتوو ئەمە ئەگەر هەفتەیەکیش نەبێت سێ چوار ڕۆژێک بێت بخایەنێت، تایدا کۆمەڵک دیدار، کۆمەڵک پێشانگای شێوەکاری، کۆمەڵک ئەزمموی نوێ لە مەجالەکە. مامۆستا ئیسماعیل بە تەمەنی خۆی مەسەلەن من هەموو جارێکە قسەی بۆ کردم ئەیوت حەمە من 65 جار دایمەن ئەو ئەوان بانگێکردم ئەو لە 65 بەعرەزم کردوتەوە پاسیلەکەم بەکرێ گرتووە و بتاقی داواکانم بردو بۆ دایرەکان. یعنی ئەمە چەند جوانە هونەرمەند ئاوە ئەسووتێ بۆ هونەرەکەی. جا بۆیە ئەمانەوێ قودسێتی ئەو فەنانە دەرخێن بۆ داهاتوو کارێکی گەورە بکرێت. خەڵاتی خەیات، ئێمە ئەلانی خەڵاتی خەیات دەکەین دوو بەیانی. ئەم خەڵاتە ئەبێتە ڕەمزێک، ئەبێتە هێمایەک بۆ کەسایەتیشی هونەری شێوەکاری، بە تایبەت کە ئەڵێن شێوەکاری، چونکە من بەڕاستی نامێ لابم بۆ شێوەکاری و بەپارڕێمە بۆیان، بەڵام ئێمە زۆر
بێنازین دەمەجالەکە مۆسیقا ڕۆژی خۆی هەیە مەسرح ڕۆژی خۆی هەیە هەموو بوارەکانی بەڵام تشکیلی شێوەکاری نەگەشتەوەی کە ڕۆژێکی هەبێ یا هەندێک مناسبەتی تایبەتێ بۆیە لە خەڵاتی خەیاتەوە بە ئێمە بیلۆ بکەینەوە لەو ڕۆژەدا تەکریمی دەرمەندانی شێوەکار بکرێ ڕێزدە شێوەکارەکان بگیرێت ئەوانەی کە کاریان کردو لەو چەند ساڵەدا یان لەو ساڵەدا چەندین کوڕاستی فەنی تەبع بکرێت بۆ فەنانەکان کە ئەمە خزمەتێکی گەورەیە بە هونەری شێوەکاری. بێگومان ڕاستە مامۆستا ئاماژەت بە بەشێک لە کارەکانی مامۆستا ئیسماعیل خەیات کرد کە تاکو ئێستا نەبینراون کارەکان تەنها تابلۆن یاخود مامۆستا ئیسماعیل خەیاتەوەی کە هەر هەمومان ئەزانین کارکردن لەسەر بەرد بە قەبارەی جیاوازیەکێک بووە لە بابەت هەرە جیاوازەکان کە هەمیشە پێی ناسراوەتەوە ئەم بابەتانەش نمایش ئەکرێن یاخود تەنها تابلۆن جگەل لەوەی کە لەسەر پانتایی لەسەر فلات لەسەر کاغەز و لەوحە کاری کردووە گانفاسوانە کاری مجەسەمیشی هەیە لەسەر بەرد خۆتان نەزان زۆر کاری کردووە و مامۆستا ئیسماعیل من ئەگەر من قسەی لەسەر بکەم بەڕاستی ئاوا بەسەریعی ناتوانم تەواویکەم لەبەرەوەی ئەو توانی هونەری مۆدرن بخاتە ناو ئیشەکان ئەو توانی لە نهایەتی هەفتاکان کە پێشانگای ئەکردەوە لە یەکێتی نووسەران کە پێشانگای ئەکردەوە دواتر ئەبوو بە مزاهرە لە دەرەوە خاوەن ڕێچکەیەک بوو خەڵک قەزیەی تیا ئەبینی خەڵک خۆی تیا ئەبینیەوە مامۆستا ئیسماعیل توانێتی لەسەر زەوی مەسەرەن فەن الأرض کاری کردووە لە قاعەیە لە مۆزەخانە لە بیرمە لە عەرزەکە ئیشی کردووە لە دیوارە ئیشی نەکردووە لە پیرەر شاخێک ڕنگ ئەکات کە کاتێک وەزعی سیاسی زۆر خراپ هەبوو ئەو ئەیویست پەیامی ئاشتی بگەیەنێت کۆیان کاتەوە قسەیان بۆ بکە کە ئێمە هەمومان لەم خاکاین براین بەیەکەوە مەخسەم چییە دواتر هاتۆ لەسەر بەردەکان کارەکە ئەوە بوو چەندین شوێن کارەکانی بینی دیارە دوایین پێشانگاشی هەر لە کورسات مەگەزینەوە بەداخەوە ماوەیەکی زۆر بەر لەوەی کە کۆچی دوایی بکات و نەخۆشیش بکەوێت پێشانگای ماسکەکان بوو یەکێک تر لەو بابەتانی کە زۆر کاری لەسەرکردن مامۆستا محەممەد کاری ماسک بوو هەمیشەی ود ئەو ماسکی کە لەسەر دەموچاوە جیاوازە لەو ماسکی کە لەژێر بەڵێن ماسکەکە و دەموچایی کەسەکان بەڕاستێتوانێت کە بیگۆڕێت کاری ماسکی زۆر کردووە کاری بەردی کردووە کە عنی لە زۆر مەجالە ئیشی کردووە من لەبیر مەکاتی خۆی لە مۆزەخانەی سلێمانی کۆمەڵێک قاوغی گڵۆپەکان دانرا بوو تەنانەت ئەوەشی کرد بە مەشروعێک هێنای تەوزیعی کرد بەسەر هونەرمەندەکان لاخیرە کە نمایشمان کرد خڕی ئاوا گەورە بوون ئیشی لەسەرکرا بوو یعنی خاوەن بیرۆکە بوو لە مەجالەکە خاوەن تازە بوونەوە بوو لە مەجالەکە بۆیە کەمن ئەو کەسانی کە هەمیشە بیر لە شتی تازەکەنەوە کارەکانی مامۆستا ئیسماعیل خەیات بەڵێ لە زۆر ستایڵای ئیشی کردووە لە ماسکەکان بۆ حەزەکەم باسی ئەو بکەم لەم ئەخیرەیە کاتێک کە نەخۆش بوو پیشانگایکی بۆ کراوە لە شاریقە بە تایبەت هاتن بە کارەکانیان برد 150 کاری هونەری مامۆستا نمایش کراوە لەوێ ئەو گەورەترین هۆڵی نمایشکردنی دووبەیە لەو بڵێن لە ئیماراتە کارەکانی نمایشکرامەش وەبزانام یەکەم هەنگاوی هونەرمەندی کورد بووە تاوەکو ئێستا بەو قەبارە و بەو قەبارێ بەڵێ بەو قەبارەیە تا ئێستا نەکراوە ئەوە یەکەم جارە ئەلبەتە مشارەکات هەبووە بەڵام بۆ ئێمە خۆشە هونەرمەندێکمان بەو قەبارەیە ڕێزی لێ ئەژیرێ و کارەکانی دەبرێت و دەهێنرێتەوە یعنی ئەمە جگەی شانازیە بۆ هەمومان بەڕاستی کەوایە چیت هەیە بۆ بینەرەکان بۆ ڕۆژی هەینی کە بێن بۆ دیدارەکە و تا چەند گرنگە ئامادەبوونی ئێوە خۆتان هونەرمەندان کەسانی ئاسایی خزمان و دۆستانی مامۆستا ئیسماعیل وڵای من سوپاسی هەموو ئەو خۆشەویستانە ئەکەین کە ڕێز لە مامۆستا ئیسماعیل خەیات ئەگرن چونکە ئەو تەنهایی خێزانەکەی خۆی نەبووە ئەی هەموو کورد بووە مامۆستا ئیسماعیل خەیات ئەگەر قسە لەسەر ئەو بکەین لە مەحفەلی عراقیشە چەند دەوری هەبووە دەورێکی زۆری هەبووە هونەرمەند نییە نەیناسێ من لەم ڕۆژانە عەلا بەشیر لە لەندەنەوە تەلەفۆنم بۆ ئەکات قسە لەسەر ئیسماعیل خەیات دەکات هەروەها زۆر هونەرمەندی تر بۆیە لێرەوە داواکارم سبەینێ مەراسیمی سەرقەبرانە ئەوەی کە ویستی بێ بۆ سەرقەبران تاجەکۆڵینە بێنێت یا حەزوری هەبێت ئێمە سوپاسی ئەەکەین بەڵام کارە سەرەکیەکەمان ڕۆژی هەینیە سەعات 2:30 لە گراند ملنیۆم ئەگەر بفەرمونون زۆ سوپاسان ئەەکەین و بەڕێزەوە بەڕێتان ئەەکەین مادەکانمان و پانیەڵەکان ئەو ڕۆژە بەڕێوەچێت بەو هیوایم ئەمڕۆکە گفتوگۆمان لەسەر یەکەمین دیداری خەیات کرد
ساڵانی ئایندە گفتوگۆ لەسەر دووەم و سێم و چوارەم دیجارەکە بە گەورەتر بە کۆمەڵێک چالاکی زۆر زیاتریش کاری لەسەر بکەن. مامۆستاگیان سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ وتەکانە، دووبارە بەخێر بێت.